بۆردومانەکانی فڕۆکەکانی هاوپەیمانان لە میحوەرەکانی شاری کەرکووک کێشەی خستۆتە نێوان فەرماندەی میحوەرەکان و بۆ چارەسەرکردنیشی مەکتەبی سیاسی حیزبەکان ئاگادارکراونەتەوە. فەرماندەی میحوەری باشووری کەرکووک دەڵێت بە هیچ شێوەیەک فڕۆکەکانی هاوپەیمانان لە سنووری میحوەرەکەیاندا هێرشی ئەسمانی ئەنجام نادەن. لە بەرامبەریشدا فەرماندەی میحوەری ڕۆژاوای کەرکووک ئاماژە بۆ دەکات کە هەماهەنگی تەواویان لەگەڵ هاوپەیماناندا هەیە. بە هیچ شێوەیەک تیارە بۆ لای ئێمە نهاتووە. ئەمە جگە لە ڕۆژی شەڕەکەی 5/5/6 جارێ بۆ مەحوەری سێ هەر نەچوون. بیانوێکیان هەبوو وتیان هەشتی شعبی لێ ئێمە ناین. لێرەوە تا زەرگەتە حەداکەینێک هەشتی شعبی هەبێت جگە لە تورکمانەکانی تازە و خورماتوو کە ئەمەش بە ئەملای ئەمریکیەکان شاراوە نیە و پێمانگوتون خەڵکی ئەوێن خەڵکی بەشیرن ئەمانە بە هێن حساب نین. بەڵێ ئەم فەرقە بە ئاشکرا دیارە بە ئاشکرا لەگەڵمانە ئەیکەن. پێدەچێت بوونی چەکدارانی حەشدی شعبی هۆکار بێت بۆ ئەوی فڕۆکەکانی هاوپەیمانان هێرشی ئەسمانی لەو ناوچانەدا ئەنجام نەدەن چونکە فەرماندەی میحوەری ڕۆژاوای کەرکووک دەڵێت لە میحوەرەکەی ئەواندا حەشدی شعبی بوونی نییە و هەر ناوچەیەکی چەکداری حەشدی شعبی لێبێت هاوپەیمانان هێرشی ئەسمانی تێدا ئەنجام نادەن. ئەمە تەنسیقێکی باشمان لەگەڵ هاوپەیمانان هەیە چونکە لە سنووری میحوەرەکەمان حەشدی شعبی نییە. ئەگەر حەشدی شعبی لێبێ تیارە نایەتن، یعنی ئێستا ئێمە تەلەفۆنێ بکەین دوای چارەکێک 10 دقیقەتر ئەگەر تیارە لە ئاسمانی کوردستان هەبێت نەگاتە ئەو شوێنە لەبەرەوەی حەشدی شعبیمان نییە. درێژی میحوەرەکانی شەڕ لە کەرکووک 93 کیلۆمەترە کە لە قزای دبسەوە دەست پێ دەکات تا دەگاتە سەرەتای خوورماتوو. لە سەرەتای هاتنی داعشەوە بۆ سنوورەکانی کەرکووک زۆرینەی هێرشەکانیان بۆ سەر میحوەری باشوور بووە. لە ئێستاشدا چەکدارانی داعش لەو سنوورەدا نزیکەی 32 کیلۆمەتر لە ناوەندی شاری کەرکووکەوە دوورخراونەتەوە. ڕۆکان جاڤێنارتی، کەرکووک.